لەگەڵ کۆی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆبووینەوە یاداشتێکمان پێشکەش کردوین. یاداشتەکەمان تایبەتە بە ڕۆژی جیهانی کەمەندامان. بەڕێزان، خۆتان ئاگادارن 3/12 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی کەمەندامانە. لەو ڕۆژەدا لە تەواوی دنیا لە نەتەوەیەگرتوەکان جەلسەی تایبەت لەسەر ئاستی پەرلەمان، لەسەر ئاستی سەرۆکایەتی کۆمار، لەسەر ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، لەسەر ئاستی هەرێمەکان لە دنیادا جەلسەی تایبەت ساز دەکرێت بە کەمەندامان کە چیان بۆ کردوون بە دواداچوونکەن و چیان ماوە بۆیان بکەن. بۆیە ئێمەش ئەمڕۆ بۆ یەکەمین جار لە مێژوودا داوامان لە پەرلەمانی کوردستان کردووە وەکو نوێنەری خەڵکی کوردستان، وەکو خەمخۆری خەڵکی کوردستان، وەکو هەڵبژێراوی خەڵکی کوردستان، هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاوازی لەسەر قەزەی کەمەندامان یەکدەنگ بن، داوا لە سەرۆکایەتی پەرلەمان بکەن. لەو ڕۆژەدا لە 3/12 جەلسەیەکی ڕێز، جەلسەیەکی تەقدیری بۆ کەمەندامان دەستنیشانکەن. ئەمە هەموو داوای ئێمە بۆ وەکو کەمەندامان ئەمڕۆ هەموو فراکسیۆنەکانمان لە پەرلەمانی کوردستان بینیوە. ئەم یاداشتەمان ناو نەتێ لەم ڕۆ بەدواوە چاوەڕوانی پەرلەمانی کوردستانەکەین کارتی بانگێژنامە بنێرە بۆ ڕێکخراوەکان ڕۆژی 3/12 بکا بە ڕۆژی کەمەندامان لە کوردستاندا بکاتە ڕۆژی ڕێز بۆ کەمەندامان. بەڕاستی 120,000 کەمەندام لەم وڵاتەدا، 120,000 خێزان کە کەمەندامیان هەیە لەم وڵاتەدا شایەنی ئەوەن لە پەرلەمانی کوردستان چەند دەقەیەک تەرخان کرد بۆ کەمەندامان.